خزانه پروگرام فوکس قبل بکن بینره لهرچه گله من ادخوش حالین اوجاره که دیمشوان خود گرهانی که و داگونی دوین تنگو بس تونرین به هفته اویم وین گروب شبهات بشکش بکن خواستین تمام خوش ادگر ندم بریم دنگو بس تونرین به هفته اویم وین گروب نبنا هنرمند دواروش استرانه کنی وزنوان و اکتر گت کاردینا سردان و هنرمندان عزیز ویسی و امید بالابان بو کانال وی وزنوان لایق و کلیپ کرنا حسانه کن استرانبیش عراقی حسنین و کلیپت کنی تیپا میترا شانوی انزاق و شانو گریگ کامیرا پروگرام فوکس ادباجر هولری اف چاپ بکف ندگل هنرمند دواروش کرد و دواروش دا دیار کرن که نها قناغ دنگی دا کار دسترانه کنی داد کردن و هر دیستان دا دیار کرن کاش آواز و تکیستن که و چه جوازی اتناورا بی کاری و این پیش دا هیا دا بیک دا تماشا بگین مستو مدمینم بمشقی تو جانم تمام بونی تو مستو مدمینم بمشقی تو جانم استعمال استودیو سولوینا خریچی کۆتایی بەرهەمەکەی منین ئەتوانم بڵێم پاش ماوەیەکی زۆر کەم کۆتایی بە کارەکەمان دێنین و لەگەر هاوڕێیانی خۆشەویست و برادرانی ئازیز کاک زیرەکی ئازیز لەسەر ڕیکۆرد و پەرکەسیۆن کاکۆگری ئازیز و دابەشکردنی ئەم کارە ئەتوانم بڵێم کاگە محەممەد یاسین کاری دابشکردنی بۆ کردەوە دابشکردنی موزیک ئەمە لە درێژەی گرێبەستەکەماندا لەگەڵ کۆمپانیای ڤین پرۆدەکشن ئەتوانم بڵێم ئەمە کاری دووەمە کە دەست پێ ئەەکەین و بەو هیوایەم ئەم کارە ببێتە مای ئەوەی کە گوێگران بۆ جارێکی تریش بێنەوە ناو گوێگرتنی دەنجی دواڕۆژ و لە ڕاستیدا زۆر گلەی هەبوو لەسەر ئەوەی کە تاخیربوونێک هەبوو بەڕاستی لە کارەکەمدا ئەوەش بەهۆی نەساغیم بوو زۆر بە داوای لێبوردنەوە لێرەوە داوای لێبوردن لە هەموو جێگرانی دواڕۆژەکەم و بەڵام ئینشاءڵڵا ئەم کارە تایبەتمەندێکی تەواوی هەیە هەم لە ڕووی موزیکەوە هەم لە ڕووی ستیلی گۆرانیەکەوە با بڵێن ئەم کارە لە ئاواز و تێکستی هاوڕێ ئازیز و خۆشەویستم کاکە سەرمەند فوادە حەزمە کرد ئەمڕۆ لێرە ئامادە بووە بەڵام بەهۆی پێنەکرانی کە سەفەرێکی کردووە بەڕاستی بەڵام جێگەی خۆشحاڵیە کە من لێرانەوە باسیەکەم و هەردوو چاوی ماز دەکەم لە هەمان کاتیشدا مەنەجێری کارە هونەریەکانی منە کە هیچ کارێکم بەبێ ئەو من دەست پێ ناکەم و ناتوانم ئەنجامی دەم بەڕاستی من زۆر سوپاسێکم هەم لە ڕووی دابشکردن و لە ڕووی تالیفاتی مۆسیقاوە من زۆر مەمنونیمە بەڕاستی تاکو ئێستا بەردەوام بووە لەگەڵ من بەم گریانە خۆشەویستی ئەمۆی ژانە ئەم دوێنە بەم گریانە خۆشەویستی ئەمۆی ژانە هەموو مافێکت بۆ خۆت خۆ پێم بۆ نەچین بۆ تۆکێ هەموو مافێکت بۆ خۆت پێم بۆ نەچین بۆ ئەگەر بێمە سەر کاری گۆرانیەکە ئەم بەرهەمە تایبەتمەندێکی تەواوی بەخۆیەوە دیوە لە ڕووی ڕیکۆردی مۆسیقا و دەنگەوە من زۆر پێی مرتاحم بەڕاستی و زۆر سوپاسی کاک محەممەدیش دەکەم محەممەد یاسین بەڕاستی ئەرچیماندیبوونی گرتە ئەستۆی خۆی کە توانی کاری موزیکەکە بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە تۆمار کاتن وەم کارە لە ستۆدیۆی
دهۆک لە شاری دەهۆکیش ڕیکۆردی بەشێکی کراوە لە ڕووی سۆڵۆیاتی گیتار و ئەمانە و هیوادارم لە کاتێکی زۆر زووە ئینشاءڵڵا قسەمان کردووە لەگەڵ دەرهێنەری ئازیز و خۆشەویست کاک فەرەنگ فەرمان بە سیناریۆیەکی زۆر مۆدێرنەوە ئینشاءڵڵا کاری بۆ دەکەین و لە داهاتوێکی زۆر نزیکدا هەوادارەکانم ئاشنا دەکەمەوەکەوە جێ لەو کارە تازەم بگرن بەو هیوایان بەدڵی هەموو لایەک بێتن زۆر سپاس و بە خێراتنی جەنابشتان دەکەم